ئازیزانی ئێمە سڵاوتان لێبێت بەیانیتان باش بێت بە ئومێدم بەیانێکی پەرجوانی و ئارامی و تەندروست باشیتان هەبێت ئێمە لە هۆتێل ڕۆتاناین لە شاری سلێمانی بەجێی خۆشحاڵیەوە کورسێکی سێ ڕۆژە تایبەت بە نەشتەرگەری گۆڕینی جومگەی ئەژنۆی ئاڵۆز بەڕێوە دەچێت بە بەشداری ژمارێکی زۆر لە پزیشکە پسپۆڕەکان هەم لە ناوخۆ و وڵاتانی دراوسێ و هەم لە وڵاتانی دەریشەوە بەشداریان کردووە قسە و باسی زیاترەکەم لەسەر ئەم بابەتە گرنگە ئەم بابەتە هەستیارە بە تایبەت لە ئیستای هەرێمی کوردستانە بابزانین چۆن بۆ ئەم بابەتە هەڵبژێراوە و کۆرسێکی سێ ڕۆژەی تایبەت بۆ تەرخان ئەکرێت بەجێی خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر ئەریوان محەممەد سعیدم لەگەڵا بێت بەڕێزیان پزیشکی پسپۆڕی جومگە و شکاوی بەجێی خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام لەگەڵمانەیە کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت سڵاوت لێبێت تۆم کاتت باش بێ هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەم تایبەت بە کورسی نەشتەرگەری گۆڕینی جومگەی ئەژنۆی ئاڵۆز چۆن بوو بیرتان لەم بابەتە گرنگە کردەوە مەبەست و ئامانجتان لێ چی بوو؟ سپاس و بەیانی و باش تەرزەخان و بەیانی بینەرانی کورسات باش ئەم کورسە سێ ڕۆژە بەڕێوە چێ لە شاری سلێمانی لە هۆتێل ڕۆتانە بیرۆکەی ئەم کورسە لەوە هات کە چەند کورسێکی تر لەم بابەتە کراوە لە شارەکانی تری عێراقا لە چەند ساڵی ڕابردووە ئەمە بۆ یەکەم جارە لە شاری سلێمانیە بە یارمەتی هاوڵەکانم توانیمانە لێرە ئەنجامی بدەین چەند ساڵێکی زۆرە ئێمە نەشتەرگەری گۆڕینی جومگەی ئەژنۆ ئەکەین لە شاری سلێمانیا و هەموو پزیشکە پسپۆڕەکانی کە نەشتەرگەری ئێسک و شکاویەکەن ئەنجامی ئەدەن ئیتر کاتی ئەوە هاتووە کە هەنگاوی بچینە پێشترەوە بۆ نەشتەرگەری ئاڵۆزەکانی گۆڕین نەشتەرگەری گۆڕینی جومگەی ئەژنۆ دوو شێواز و سێ شێوازی هەیە ئەوانەی کە سەرەتایین کێشەکانی ئەژنۆیان و بەهۆی داخوران و زبربوونەوە جومگەی گۆڕینیان بۆ ئەنجامەدرێ هەندێکی تر هەیە هەمان نەشتەرگەریان بۆ ئەکرێ بەڵام حاڵەتەکانیان ئالۆزە شکاویان هەیە هەوکردنی کۆنیان هەیە چەوتی زۆریان هەیە کێشەی تری باڵانس و ماسوولکە و جوڵەیان هەیە لەبەرەوە گۆڕینی جومگە لەم نەخۆشانەدا جیاوازە لە گۆڕینی جومگە لە نەخۆشێکی ئاساییە هەندێک کەسی ترمان هەیە نەشتەرگەریان بۆ کراوە لەوە پێش و بە هەر هۆکارێکەوە بۆ لە چەند ساڵیدا دوای ئەوە 10 ساڵ 15 ساڵ دوایەوە کێشە لە جومگەکە دروزە بێ ئەمانە پێویستیان بە دووبارە گۆڕینەوەی جومگەی ئەژنۆیانەیە بە شێوازێکی جیاوازتر کەواتە کاتی ئەوە هاتووە کە فێربین خۆمان فێرکەین ئەوانەی لەگەڵمانان لە خوێندکارەکانی بەشی ئەسکوشکایی کە فێربین چۆن ئەم نەشتەرگەریانە ئەنجامەدەین چونکە ئیتر کاتیەوە هاتووە کە هەنگاوی بچینە پێشترەوە نەشتەرگەری ئاڵۆزتر بکەین. ئەو تەکنیکە نوێیانە چییە کە تایبەت بەم نەشتەرگەریە زیاتر کاری لەسەر ئەکرێت لێرە و لەوێ لەمە بەدوا لە دوای ئەم خولە لە نێو نەخۆشخانەکانە تەکنیکە نوێیەکان کاری لەسەر ئەکرێت تایبەت بە نەشتەرگەریەکە؟ بەدڵنیایەوە ئەم کۆرسانە بۆەوە ئەکرێت کەوا پراکتیسی خۆمان دوای ئەوە باشکەین لە نەشتەرگەریەکانە زۆربەی شتەکان نوێیە هەندێکیشی نوێ نییە و زانراوە بەڵام لە بری ئەوەی کە ئێمە پزیشکەکانمان بەرینە دەرەوە و فێری ئەم شتیان بکەین کۆرسەکەمان هێناوەتە سلێمانی ئاسانکاری زۆرمان بۆ کردوون کەوا لێرە بەشدار بن و پسپۆری دەرەکیمان هەیە کە تایبەتن بە فێرکردن لەو بوارە کە نەشتەرگەری گۆڕینی ئاڵۆزە و ئەزمموی کۆنیان هەیە و ئەزمموی درێژخایەنیان هەیە لە فێرکردنی چەندەها دکتۆرە لە هەموو وڵاتەکانی جیانە لە بواری ئەو نەشتەرگەری ئاڵۆزانە ئەمە دەرفەتێکە بێ بۆ پزیشکەکانی خۆمان کە لە ناوخۆی کوردستان و لە شاری سلێمانی بە تایبەتی کە بەشداری بکەن لەو کۆرسەی کە لەوانەیە پێویستەکە چەندەها هزار دلاری بۆ سەرفکەن و بڕۆنە دەرەوەی وڵات بۆی فێری بن هێنامانەتە ناو شاری سلێمانیەوە بە خۆشبەختیەوە. باشە کۆتا پرسیار ئەەکەم ئێستا ڕەنگە کەسێک بینەری ئەم بەشی پرۆگرام بێت کەسێک ئەم کێشەی هەبێت تایبەت بە گۆڕینی جومگەی ئەژنۆی ئاڵۆز پێمان بڵێ لە کێوە ئەم تەکنیکە نوێیانە ئەشێتە بواری جێبەجێکردنەوە لە نێو نەخۆشخانەکانە زیاتر کاری لەسەر ئەکرێت بە بەشداروی زۆرێک لە پزیشکە پسپۆڕەکان هەم لە ناوخۆ و وڵاتانی دراوسێش. خۆشبەختانە زۆربەی ئەو پزیشکە پسپۆڕانی کە لە بەشی نەشتەرگەری ئێسک و شکاوی نەخۆشخانی شار لە سلێمانی کارەکەن زۆربیان ئامادەن لەم کۆرسا و بە دڵنیاییەوە لە ئایندەیەکی زۆر زووە هەمویان دەست بەکارە بن لە جێبەجێکردنی و نەشتەرگەریە و بە یارمەتی هەمووان. زۆر سپاس بۆ و سپاس بۆ بینەرانی کورسات. سپاس بۆ تۆ دووبارە. سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ئەریوان محەممەد سعید بەڕێزیان پزیشکی پسپۆڕی جومگە و شکاوی سپاس بۆ زانیاریەکانی. پرۆفیسۆر دکتۆر هۆفمان کابەڕێزیان کۆرسەکە دەڵێنەوە لە وڵاتی نەمساوە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و باس لەم بابەتە گرنگە دەکەن. مای خۆشحاڵیە بۆ دووەم جار لە کوردستان بم
بۆ ئامادەبوون لەم بۆنە تەندروستیە گرنگە کە بە تەواوەتی زۆر گرنگە بۆ باسکردن لە بەرەو پێشچوونەکان و ئاڵۆزیەکانی ئەم بابەتە. بۆیە پێویستیان بەڕاهێنان هەیە لەم بوارەدا هاوکات هاتوومەتە کوردستان بۆ یارمەتی هاوڕێکانم بدەم بۆ ڕاهێنانی زیاتر و دەبێت کاری زیاتر بکەین لەو بارەیەوە. In Kurdistan, so that more surgeons can attend these courses, not only the key opinion leaders who came to Stolzheim before. دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ بەشداریکردنتان سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هۆفمان لە وڵاتی نەمسا بێگومان ڕەخساندن و ئەنجامدانی کۆرسێکی وەها تایبەت بە نەشتەرگەری گۆڕینی جومگەی ئەژنۆی ئاڵۆز دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەوەی لە مودووە تەواوی تەکنیکە نوێیەکان لە ئەنجامدانی نەشتەرگەری گۆڕینی جومگەی ئەژنۆی ئاڵۆز بە بەشداری زۆرێک لە پزیشکە پسپۆڕەکان هەم لە ناوخۆ وڵاتانی دەرەوە ئەم تەکنیکە نوێیانش لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە شاری سلێمانی بۆ لە مودووە کاری باشتر و باشتری لەسەر بکرێت. ئێوە هەمیشە شاد و ئارام بن.